The American philosopher, as the philosophy of education, Sidney Hook said that everyone who remembers his own education remembers teachers, not methods and techniques. So the teacher is the heart of the educational system. Because of that great reason, we want to say that Happy Teachers Day to all of the teachers around the world, and especially to those teachers whom are they teaching in our community. گەر بڕیار بێ پەروەردە کلیلی سەرکەوتنی هەر نەتەوەیەک بێت ئەوە بێگومان مامۆستا داینەمۆی ئەو سەرکەوتنیە. مامۆستا ئەو مرۆڤە خۆبەخشەیە کە بەکردنەوەی دەرگای قوتابخانەیەک ئامانجێتی دەرگای دایان بەندیخانە دابخە. هەر بۆ مەبەستە ڕۆژی جیهانی مامۆستایان لەسەر جەم مامۆستایانی جیهان و مامۆستایانی کوردستان بە تایبەتی پیرۆز دەکەین. بەو هیواین کە مامۆستایان وەک هەمیشە خۆنەویستانە لە هەوڵدا بن بۆ ئەوەی تۆوی ڕۆشنبیری و زانست لە فکری هەر تاکێکی کۆمەڵگەکەماندا بچێنن تا هەموو پێکەوە دەست ناودەست بتوانین تاکێکی پەروەردەکرا و دەروون دروست بەرهەم بهێنین و دوجار هەموو پێکەوە کۆمەڵگەیەکی زۆر باش پەروەردەکرا و بەرجەستە بکەین.